لە هەولێر و شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش چەند ڕۆژێکە شەپۆڵێکی گەرمای تااقەت پڕووکێن تەواوی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە پلەکانی گەرما چۆتە سەر و 44 بۆ 45 پلەی سیلیزی و پێشبین دەکرێت تا دوو ڕۆژی دیکەش بەردەوام پلەکانی گەرما بەرزتر بێتەوە چەند ناوچەیەشی دیاریکراو لە هەرێمی کوردستان بەتایبەت ناوچە گەرمیان زیاترە لەو ڕێژەیە بۆ یانی گەرمەیەکە وەکوتم زیاد لە پێویست تااقەت پڕوشێنە لەسەر ئەم شەپڵی گەرمای بزین تاکەی بەردەوام دەبێت لە چ ناوچەیەکەوە ئاڕاستەکەی هێناوەتە بۆ هەرێمی کوردستان هەڤاڵ سدیق شارزای کەشناسیم لەگەڵا زانیاری وردر و باشترمان پێداکا کەڤاڵ سوپاس بۆ دەرفەتە ئەگەر پێیان بڵێ ئەم گەرمە تااقەت پڕوکێنەی ڕووی لە ناوچە جیاوازەکان هەرێمی کوردستان کردووە تاکەی بەردەوام دەبێت پلەکانی گەرما بۆ چەند بەرز بووتەوە. سەرتا بەنای خی گەورە میهرەبان سپاس بۆ دەرفەتێکە پێمتاندا بەڵێ لە ڕۆژی چوارشەمەوە لە ئەنجامی هاتنی بارستە هەوایەکی گەرمی نیمچە مەداری لە ناچکانی نیمچە دوورگەی عەرەبیەوە شەپۆلێکی گەرمای بەهێز تا ڕادەیە گەرمای بەهێز ڕووی لە بەشێکی زۆر ناوچەکانی هەرێمی کوردستان و سەرجەم ناوچە جیاوازەکانی عێراق کردووە پێشبینی دەکرێت ئەم کاریگەری ئەم شەپۆلی گەرمایە هەتا ڕۆژی دووشەممە بەردەوامی هەبێ و بەرزترین پلەکانی گەرمەش ئەمڕۆ لە ناوچەکانی گەرمیان لە نیوان 46 بۆ 47 پلای سیلیزی تۆمار دەکرێواتان نزیک دەبێتەوە لە نیوەی کوڵان ئەوەی تۆمار دەکرێت لە ژێر سێبەرایە بەڵکو لەبەر خۆر ڕێژەکەی زۆر لەوە زیاترە بەڵێ لە عادەتەن پلەی گەرمای بەرخۆر تقریبا 10 بۆ 12 پلە فەرقی هەیە بە جیاوازی لەگەڵ ئەو پلەی گەرمایکە لە ژێر سێبەرا تۆمار دەکرێتونە پێشبینیش دەکرێت لە ڕۆژی دووشەممەوە لە ئەنجامی کاریگەری نزمە پەستانێکە پێی دەوتێت نزمەپەستانی سیبیری کە ڕوو لە تورکیا و لە ڕۆژهەڵاتی ئەوروپاوە ڕوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکاوە کاریگەری دەگاتە ناوچەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕۆژی سێشەممەوە پلەکانی گەرما بەرە و نزمبوونەوەی دەچێتن کە لە نێوان 5 بۆ 8 لە سیلیزی نزمبوونەوە بەخۆوە دەبینێت و پێشبینی دەکرێت کاریگەری ئەم بارستە هەوافێنکەی کە ڕوو دەکاتە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان زیاتر لە ئێوارانە بۆ درنگانی شەو کاریگەریەکەی بە دیار دەکەوێت بە تایبەتی لە ناوچە شاخاوەکان و ناوچە شێستانیەکان و کاریگەریەکەشی بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک لە ناوچەکەمان نامینێتەوە. باسی ئەوم بۆ بکە ینی گەرمترین پلە لە چ ناوچەیەک تۆمار کراوە ئەمڕۆ یان ڕۆژانی ڕابردوو و نزمترین پلەش لە چ ناوچەیەکە؟ بەڵێ لە ئێستا و لە ڕابردوش لە ڕۆژانی ڕابردوش ناوچەکانی گەرمیان بە تایبەتی ناوچەکانی قەزای خانەقین و قەزای کەلار و مەیدان بەرزترین پلەی گەرمای لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لێتە تۆمار کراوە و پێشبینی دەکرێت ئەمڕۆکەش بەرزترین پلەی گەرما لە سنووری ئیداری گەرمیان لە منطقەی خانەقین و قەزای کەلار بێت لە نیوان 46 بۆ 47 پلا دەبێت و نزمترین پلەی گەرماش فێنکترین ناوچە لە هەرێمی کوردستان پێشبینی دەکرێت ناحی حاجی ئۆمەران بێت لە نیوان 26 بۆ 27 پلا سیلیزی تۆمار بکرێتن. هەوڵەتیان نستنە بەرهەتاو لە کاتی نیۆڕواندا لە کاتی نۆڕۆ لە پێش نیۆڕۆ بۆ کاتی دوای عسر باشتر وایە هاوڵەتیان لە ماڵ بمینێنەوە ڕاستەخۆ خۆیان نەدەنە بەر تیشکی خۆری ڕاستەخۆ خۆیان نەدەنە بەر تیشکی خۆر چووکە تیشکی سەروی وەنەوشەی لە زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستان بەرزە ئەو بەرزیەشکە لە نێوان 8 بۆ 9 پلەدایە کە ڕێژەکەی زۆرە بۆ ئەو کەسانەی کە حساسەتی پێسیان هەیە بۆ ئەو کەسانەی کە کێشەی چاویان هەیە کاریگەری ئیدیان لەسەر دەبێتن لە داهات. بۆ زانەکان سواس هەڤاڵ سدیق شارزای کەشناسی